새로운 민주당, 이기는 민주당으로 만든 것이야말로 진정으로 책임지는 행동. ئەمە لی جایمیونگ سەرۆکی ئۆپۆزیسیۆنی کۆریای باشوورە دژی کارەکانی حکوومەتی وڵاتەکەی لەمڕۆوە مانگرتنی لە خواردن و خواردنەوە ڕاگەیاند ئەو دەڵێت ئیدارەی یۆن سووهیۆل شەڕی لە دژی میلەت ڕاگەیاندووە و سیستەمی دیموکراسی و دەستوری وڵاتەکەی وێران کردووە لی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند مانگرتنەکەی لە خواردن تا کاتێکی نادیات بەردەوام دەبێت وەکو ناڕەزایەتی لە دژی ئەدای حکوومەتەکەی سەرۆکیۆن کە زیانی بە دیموکراسی گەیاندووە و ژیان و بژێوی هاوڵاتیانی کۆریای باشووری وێران کردووە. مانگرتنەکەی لی هاوکاتە لەگەڵ تێپەڕبوونی ساڵێک بە سەردەست بەکاربوونی وەکو سەرۆکی پارتی دیموکراتی ئۆپۆزیسیۆن ئەو دەڵێت لە ڕێگەی قوربانیدان بە ژیانی خۆی دەیەوێت ڕێگری بکات لە وێرانکردنی دیموکراسی لە کۆریای باشوور. گوتیشی وەکو کۆتا چارەسەر پەنای بۆ ئەم ڕێگەیە بردووە. لی بۆ شکاندنی مانگرتنەکەی سێ داواکارەی لێۆن سووکیۆلی سەرۆکی وڵات هەیە. یەکەم داوای لێبوردن بکات و دان بەوەدا بنێت کە بووەتە هۆکاری زیانگەیاندن بە بژێوی هاوڵاتیان و دیموکراسی. دووەم دژایەتی خۆی ڕابگەێنێت بەرامبەر یابان کە ئاوی پیسبووی وێزگەی ئەتۆمی فۆکۆشیما دەڕژێنێتە زەریای هێمنەوە. سێەم گۆڕانکاری ڕیشەی لە ئەنجومەنی وەزیراندا بکات. هاوکات لەگەڵ ڕەخنەکانی سەرۆکی پارتی ئۆپۆزیسیۆن هەر ئەمڕۆ سەرۆکی کۆریای باشوور چوە ڕێستورانتێکی سیئۆلی پایتەخت و خواردنی دەریای خوارد. ئەمەش وەک وەڵامێک بۆ ئەو ڕەخنانەی کە دەڵێن ئاوی زەریای هێمن بەهۆی تێڕژانی ئاوی پیسی وێزگەی ئەتۆمی فۆکۆشیما یابانەوە پیس بووە. 책임을 묻는 게 아니라 꽹가리를 치고 온 동네에다가 소문을 내는 게 주 목적인 것 같습니다. لی جایمیونگی 58 ساڵ لاڵبژارنەکانی ساڵی 2022 سەرۆکایەتی کۆریای باشووردا چێبرچێ یۆن سووهیۆلی سەرۆکی ئێستای کۆریای باشووری دەکرد بەڵام بە جیاوازیەکی کەم ململانەکەی دۆڕاند لە کاتێکدا ئەو کات لی کاندیدی حیزبی حکومڕان و یۆن کاندیدی ئۆپۆزیسیۆن بوو. کۆریای باشوور یەکێکە لەو دەوڵاتەی بەهێزترین ئابووریان لە جیهاندا هەیە بەڵام لە مانگەکانی سەرەتای ئەمساڵدا کەرتی پیشەسازی وڵاتەکە تا ڕادەیەک خاوبوونەوەی بەخۆیەوە بینی. بە گوێرەی تازەترین راپۆرتەکانیش ئێستا جارێکی دیکە ئابووری وڵاتەکە ڕووی لە گەشە سەندنە و قۆناغی سەختی تێپەڕاندووە.